سیاری تازی چیە مەجارێک کێشەی مەعاشمانێ خەڵک نانێ بیخوا خۆ خەڵک چاوەڕێی سیاری تازە ناکە کۆنەکانیشە نافرۆشێ ئێمە چەند برادێکین لێرە خواوەکی پێش ئێسش پێشم سیارانەش دوو مانگە کاک داروێز لە ڕەمەزانە تۆ دنارە پێیا کردووە کرین فرۆشتن نییە سیار عیش عام وەساوە ئێمە کێشەمان سیاری تازە نی ئێمە کێشەمان مەعاشە کێشەمان بوجەیە تۆ جارێک کێشەی تری پێ حەل نابێت کێشەی لۆگۆمانەیە خەڵک هەیە سیارەکەی بە 5 مانگ جارە نافرۆشرێ لەبەر لۆگۆ ئەڵێم بۆ تەبدیلی ناکە لە کاکە گیان مەجالم نییە پێم ناکرێ مەعاشخۆرم سیارەکەم ئەفرۆشم یعنی ئێمە کێشەمانە کێشەی سیاری تازە نەبێ هەر بەجددی یعنی وەڵی نازانمانە شتێکیان پێ حەل نابێ شتێک درێتە ئاراوە ئەمە چارەسەری میشانەکات خەڵک دڵی بەچی خۆش بێ تۆ دڵ ئێستا تۆ سیاری تازاتوە تۆ مەعاشە نەبی و ئیشە نەبێ و کارە نەبێ و کێشەی لۆگۆوە بێ سیارە تازە بۆچیە بۆ چیتە بیاونە بەم بە تەکسی لەوە نە تەکسی نەکەن چۆنە وەکو پارەکەەوە چاولێکەریە ئەوەی کە ئیکڕێ بە 2 دەفتەر دۆلار و 220 گەڵای پێات و سیارەی بۆ مرێنە کاکەمە من 2 دەفتەرم بێ من تەکسیم بۆ تەکسی بۆکەم ساعت تەکسی 2 دەفتەر دۆلاری بێ فەقیرە 2 دەفتەر دۆلاری پێ بێ نامانە حەلی مۆزوعەکە ناکە کە حاجی حەزەکەین سیاری تازە بێ جارێ ئێمە کێشەی ترمانەیە کێشەی لۆگۆمانەیە کێشەی مەعاشمان من خۆ مەعاشخۆر نیم وەڵام مەگەتان وەزی خەڵکەیە ڕۆژانەی وەسنە چەنها شوێن ئەمە ئاوە ئەمە کارەبە ئەمە مەعاشە ئەمە لۆگۆیە تۆ جارێمانە حەلکە ئەنجا باشتی تازە بێ شتی تازەمان بۆ چییە